پرۆژەیەکی تر خرایە سەر ئەو پرۆژانەی بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم ئامادەکراون. ئەم جارە یەکگرتوو بە پرۆژەوە داوای کۆبوونەوەی لایەنەکان دەکات کە خۆیان دەڵێن هەوڵێکی جیاوازە و لەوانی تر ناچێت. پرۆژەکە لێوە دەست پێەکە کە گفتوگۆ دەست پێ بکە کە گفتوگۆ دەستی پێکرد ئەو کێشانەی کێسا بۆتە ینی سەرەداوی کێشەکان کێشی سەرۆکایەتی هەرێمە ئەو تەواوبوونی ماوەکەیەتی ئێمە پەیامی هیچ لایەک ناوین بۆ هیچ لایەک. ئێمە ئەمانەیە وەکو باسم کرد متمانە بگەڕێتەوە لەنیان ئەو لایەنانەیە وە کێشەکانی ئێمە بەلای ئێمە کێشەی بەسیتن کێشەی قوڵمان نییە بەڕاستی. پرۆژەکە یەکگرتوو بۆ ئاساییکردنەوەی دۆخی سیاسی هەرێم لەم خاڵانە پێکهاتووە. یەکەم، چارەسەرکردنی کێشەی سەرۆکایەتی هەرێم. دووەم، کاراکردنەوەی پەرلەمانی کوردستان. سێیەم، دەستپێکردنەوەی کۆبوونەوە پێنج قۆڵیەکان. چوارەم، گەڕانەوەی متمانە لە نێوان لایەنە سیاسیەکاندا. پێنجەم، پێکهێنانی ڕێکەوتنێکی نوێ لە نێوان لایەنە سیاسیەکاندا. شەشەم، دەست بەکاربوونەوەی لیژنەی هەموارکردنەوەی دەستوور. بزوتنەوەی گۆڕان هەرچەندە دەست پێشخەری و هەوڵی لایەنەکان ڕەت ناکاتەوە، بەڵام دەڵێت پارتی دەبێت هەڵوێستەکانی بگۆڕێت. بەڕاستی من سەیرم لە دێک کە باز لە گۆڕینی هەڵوێستی گۆڕان دەکەن. ئێمە وەک بزوتنەوەی گۆڕان هەڵوێستەکانمان هەروەکو خۆیەتی. ئەمە پارتی دیموکراتی کوردستانە دەبێت هەڵوێستی خۆی بگۆڕێ، چونکە پارتیە یاسا و شەریعەتی پێشێل کردووە، پارتیە پەرلەمانی ئیفلیس کردووە، پارتیە پرۆسەی سیاسی بە بن بەزگەیاندووە، پارتیە لە ئەنجامی سیاسەتە چەوتەکانی هەرێمەکەمانی تووشی ئەم قەیرانە دارایی و ئابووری کردو کە بژێوی هاوڵاتیانی بەم وەزەی ئێستا گەیاندووە. دەبێت پارتی دیموکراتی کوردستان لەو هەڵوێستانی خۆی دابەزێ هەڵوێستێکی تر دەرببڕێ بۆ ئەوەی کە بگەینە ئەنجامێکی باش. هەر لەسەر دەستپێشخەرەکەی یەکگرتوو دوو ڕۆژ پێش ئێستا سەلاحەدین بەهادین ئەمینداری گشتی یەکگرتوو لەگەڵ بارزانی کۆبەوە و تاوتوی دۆخی سیاسی هەرێمیان کردووە. جگە لە هەوڵەکانی یەکگرتوو بارزانی کە لە 19 ئابەوە بۆ چوونی جیاواز لەسەر پۆستەکەی دروست بووە داوای کۆبوونەوەی لەلایەنەکان کردووە و فواد حوسێنی بە نەناتی خۆی ناردووە بۆ لای یەکگرتوو کۆمەڵ و بڕیاریشە سەردانی گۆڕان و یەکێتیش بکات. ئێستا یەکگرتوو تاقانەی پێنجێزە سیاسیەکەی هەرێمە. ئەم حەزبە دەیەوێت نە لەبەرەی گۆڕان و یەکێتی و کۆمەڵ بێت نە لەبەرەی پارتی و لایەنەکانی تریش بێت، بۆیە ڕۆڵی نێوەنگیری هەڵبژاردووە. بەڵام ئەگەر هەوڵ و دەستپێشخەرەکەی سەر نەگرێت ڕەنگە دوجار یەکگرتوویش خۆی بەلایەکدا بخات. هێمن مەحموود نارتی، سلێمانی.